ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە خێمشەی بارنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر یاسای هەڵبژاردننی هەرێم لە نێوان بۆچوونی لایەنە سیاسیەکاندا. لە ئێستادا یەکێتی و زۆرینەی لایەنەکان پێیان وایە کە پێویستە یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە. بۆچی یاسای هەڵبژاردن پێویستە هەموار بکرێتەوە؟ کەم و کورتەکانی یاسا کۆنەکە لە چیدایە؟ لەگەڵ ئێستای پێشکەوتنی دیموکراسی و ڕەوڕەوی سیاسی هەرێمی کوردستاندا دەگونجێ یان نا؟ لە بەرژەوەندی کێدایە یاسا کۆنەکە پەیڕەو بکرێت؟ ئەگەر ئەوانەی بەرژەوەندیان لەگەڵ یاسا کۆنەکەدا هەیە ڕێگرن و لەمپەر دروستەکەن لەبەر هەوڵەکانی هەموارکردنەوەی یاسایەکی نوێ یاخود دەرکردنی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان، چێنەوانی کە پشگیریەکەن لە یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. دەبێت چۆن بێت ئەو یاسا نوێ لەگەڵ یاساکانی عێراق هەماهنگ بێت و یەک بگرێتەوە یاخود نەبخێر دەبێت هەرێم تایبەتمەندی خۆی هەبێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە گرنگە بە میوانداری برای بەڕێزمە کاک لوقمان وەردی، جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە هەولێر لەگەڵمان. کاک لوقمان سڵاوت لێبێ. سەرەتا لەوە دەست پێ بکەم، دیارە کۆبوونەوەکان بەردەوامە بە تایبەتی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ قسە و باسکردن لەسەر یاسای هەڵبژاردن، وارووا لە پێشووتریش لە نێوان لایەنە سیاسیەکان و لە نێوان فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستان بۆ دەرچواندنی یاسایەکی نوێ و یاخود هەموارکردنەوە یاسا کۆنەکە گفتوگۆ قسە و باس زۆر کراوە. ئەمە بەگشتی ڕای جەنابتان وەرگرم لەسەر یاسا کۆنەکە. یاسا کۆنەکە کەم و کورتی چییە؟ بۆ دەویسترێت هەموار بکرێتەوە؟ بەڵێ، سڵاو لێەوە، سڵاو لە بینەرانی عزیزی کورسات نیوز. بێگومان یاسای هەڵبژاردن یاسای ژمارەیەکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ساڵی 1992 یەکەم یاسایە کە سەرەتا لەلایەن سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی دەرکرا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئیداریەی کە دوای کشانەوەی هێزەکانی عێراق لە دوای ڕاپەڕین لە هەرێمی کوردستان دروست بوو و دوجار لە 19 ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا و دوجار لەگەڵ دەست بەکاربوونی پەرلەمانی کوردستان یەکەم یاسا کە پەرلەمانی کوردستان دەری کردووە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئەم یاسایە تاکو ئێستا 7 جار هەموار کراوەتەوە، بەڵام لە ڕاستیدا هەموارکردنەوەکانی لە ناوەرۆکدا هەمواری جەوهەری نەبووینە. ئێستا ئێمە لە ساڵی 2021 لە بەردەم ئەوەی کە دوای 11 مانگی تر پەرلەمانی کوردستان خولی پێنجی پەرلەمانی کوردستان وادەی یاسایی خۆی تەواوەکە، خولی با بڵێن پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواو بێ، پێویستە ئامادەکاری بکرێ بۆ ئەوەی هەڵبژاردن لە پەرلەمان لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. لەگەڵ ئەو پێشکەوتنانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دیموکراسیەوە لە هەرێمەکەماندا ڕووی داوە، وا ئەخوازێ کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش هەموار بکرێتەوە. بۆ مەبەستا گفتوگۆ کراوە بێگومان لەگەڵ لایەنە سیاسیەکان و فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستان، گفتوگۆیەکی چڕ و پڕ کراوە لە ماوەی ڕابردوودا، چەندین کۆبوونەوە یەک لە دوای یەک کراوە. دید و تێڕوانینی هێزە سیاسیەکان تا ڕادەیەکی باش ڕوونە بۆ تێڕوانینیان لەسەر یاسای هەڵبژاردن، بۆیە بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەر ئەندام بدەین و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵببژێرن و ئەم هەڵبژاردنە زامنی با بڵێن ئەم یاسایەک دەربکەین، یاسایەکە زامنی هەڵبژاردنێکی پاک و بێگەر و دیموکراسیانە بکە، زامنی ئەوەی بکە کە هاوڵاتی ئەتوانی نوێنەرێکی ڕاستەقینەی خۆی بۆ پەرلەمانی کوردستان هەڵبژێرێ. پێویستەکە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 کە 7 جار هەموار بکراوەتەوە جاریشتر، یا هەموارێکی با بڵێن لە جەوهەردا هەموارێک بکرێت، هەموارە بکرێتەوە بە تەواوەتی، یاخود ئەم یاسایانە یاسایەکی تازەتر دەربچێ بە ناوی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆ مەبەستە دید و تێڕوانینی هێزە سیاسیەکان ڕوونە، ئەوانەی کە ئەوەی ئێمە بیزانین با بڵێن. کاگێ لوقمان مەبەست لەوەی کاڵێ ڕوونە، یعنی نزیکە لە یەکەوە دید و بۆچوونەکان بۆەوەی کە یاسایە جارێکی کە هەموار بکرێ یاخود یاسایەکی نوێ دەربکرێ؟
زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان با بڵین ئەوانەی کورسی پەرلەمانی کوردستانیان هەیە جگە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بێگومان داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکەنەوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی نەوەی نوێ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی ئەوان هەمویان داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکەنەوە بە شێوازێک بێ ئەم یاسایە لەگەڵ هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و دیموکراسی کوردستان و عراقیش بگونجێ ئێمە ئەزانین لە عراقدا بە چەند جارێک یاسای هەڵبژاردن هەموار کراوە 2000 خۆمان بینیمان کە هەموو عراق کرا چەند بازنەیەکی هەڵبژاردن تەنانەت هەرێمی کوردستانیش کرا 12 بازنەی هەڵبژاردن ئەمە زیاتر زامنی نوێنەرایەتی جوگرافی و زامنی نوێنەرایەتی جوگرافی با بڵین شار و شارۆچکەکان یاخودلانی کەم پارێزگاکانی هەرێمی کوردستانەکە ئێمە ئێستا خۆمان نەزانین لە هەندێک شار و شارۆچکە خاوەنی ژمارەیەکی یەجگار زۆری دەنگن بەڵام کەچی نوێنەریان لە پەرلەمانی کوردستان نییە بۆی ئەمە ینی با بڵین زیاتر زامنی ئەوە ئەکا کە نوێنەرایەتی جوگرافی دەستە بەر بکە وێ ڕای ئەوە دەنگدەر بەرچاوی و ڕوونتر ئەبێ کە چ کاندیدێک هەڵبژێرێ کە دوایی بتوانێت با بڵین کێشە و گرفتەکانی ناوچەکەی ڕوبەڕوو بکاتەوە بۆیە ئەو واقعە سیاسیە کۆمەڵایەتیە با بڵین پێشکەوتنە دیموکراسی کە ڕوویداوە و ئەخوازی هەرێمی کوردستان لە یەک بازنەی قۆناغ یەک بازنەیمان تێپەڕاندووە تەواو کراوە زەروریەت یەک بازنەی نەماوە و ئەزمموی یەک بازنەیمان تاقی کردوتەوە و ئەخوازی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و هەرێمی کوردستان دابش بکرێ بۆ 4 بازنەی هەڵبژاردن بەپێی پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەپێی ژمارەی دەنگەکانی پارێزگاکانیش بێگومان ئەندامانی پەرلەمان و کورسەکانی پەرلەمان دابش بکرێ بەسەر پارێزگاکاندا ئەو کات هیچ پارێزگایەک ناتوانێت بە دەنجی پارێزگاکەی خۆی معادلەی کورسی عام لە هەرێمی کوردستان بگۆڕێ یاخود مافی پارێزگایشی تر بخوا کورسی پارێزگایش تر بەدەستبێنێ کە ئێستا ئێمە بینین لەو واقعی کە ئەمڕۆ لە 111 پەرلەمانی لە پەرلەمانتاری ناو پەرلەمانی کوردستان لەگە سیر بکەین ئەم دیاردێ بەزەقی بەرچاومان دەکەوێت بۆیە گرینگە هەرێمی کوردستان بکرێتە فرەبازنە واتە سیستەمی فرەبازنە پەیڕەوکەین لە هەرێمی کوردستاندا و کورسیەکانی پەرلەمانی کوردستان دابشکەین بەپێی ژمارەی دەنگدەران بەسەر بازنەکانی با بڵین هەڵبژاردن زۆر باشە کاک لوقمانیان ئێستا ئەمە دیدێکی وازەحە و وەکو جەناب دەڵێ هەموو لایەنەکانیش ینی تا ڕادەیەک ینی متفقن لەسەر ئەم بابەتە بەڵام ئێمە نەمێ پرسم لە جەنابتان چکە لە گفتوگۆکان بەڕێسان بەشدارن و لە بیرۆ ڕاگۆڕینەوەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان و بە دیاریکرای لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش ینی ئێوە بەشدارن بۆەوەی کە بە هەموو لایەکتان یاسایەکی نوێ یاخودەم یاسا کۆنە هەموار بکەنەوە منەمێەوە پرسم بۆچی پارتی دیموکراتی کوردستان حەزی بە یاسا کۆنەکەیە یعنی بە واقعی چیان پێوتونەوەن وەڵام من لە ڕاستیدا نامەوێت باسی چکە من دامی شاندی گفتوگۆ و کۆبوونەوەکە نەبووم ئەمڕۆ کۆبوونەوە کراوە لە نێوان با بڵین هەردوو دەستگای هەڵبژاردن وەبدی دانوستانکاری بەڵێ هەردوو دەستگای هەڵبژاردننی یەکێتی و پارتی بێگومان نوێنەری فراکسیۆنەکەشەمان کاک زیاد سەرۆژ فراکسیۆن بەشداری کردووە من نامەوێت باس لە کۆبوونەوەکە بکەم کە ئێوان چیان لە کۆبوونەوەکە بەڵام ڕوونەکە ئێوە پێشووتر ئێمە گوێبیستەوە بووینە کە با بڵین فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان نەی شاردۆتەوە لە ئەعلامی شەو بڵاو کرایەوە لە کۆبوونەوەی ڕوو بە ڕوش گفتوگۆ لەسەر ئەو کرا کە ئەوان پێیان وایە ئەو سیستەمەی کە هەڵبژاردننی یەک بازنەیە سیستەمە و خۆی بینێ و ئەنجەختەکەنەوە لەسەرەوەی کە گۆڕانکاری لە کۆمیسیۆن بکرێ ئێستا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەڵبژاردن و ڕاپرسیش لە هەرێمی کوردستاندا بێگومان وادەکەی دەمێکە زیاتر لە ساڵێکە تەواو بووە و پێویست بەوە ئەکا کە جارشتر متمانەی پێ ببەخشرێ طبعاً ئەم کۆمیسیۆنە تاکە دامەزراوەیەکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان کە هەیمەنەی حیزبی تێدا باڵادەست نەبێت کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیە کە ڕنگدانەوەی نوێنەرایەتیکردنی تەواوی هێزە سیاسیەکانە کە کورسیان لە پەرلەماندا هەیە و نوێنەریان لەم کۆمیسیۆندا هەیە و بەپێی ئەزموو دوو ئەزمموی ڕابردوش کە ئەم کۆمیسیۆنە هەم پرۆسی ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئەنجام داوە و هەم هەڵبژاردننی ساڵی 2010 خولی پێنجی پەرلەمانی کوردستانیشی ئەنجام داوە ڕاستیدا لە کارەکانیدا سەرکەوتوو بووە و ئەم کۆمیسیۆنە کاتێک لە شار و شارۆچکەکان بنکە و بارەگاکانی هەیە کە ئەمانە ڕنگدانەوەی نوێنەرایەتیکردنی سەرجەم هێزە سیاسیەکانەکە بۆیە ئێمە پێمان قەناعەتی خۆم وایە ئەم کۆمیسیۆنە نابێت دەستکاری بکرێت ئەگەر بمانەوێت زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکەین ئەم کۆمیسیۆنە ئەبێ وەکو خۆی بێت تەنها متمانەی پێ ببەخشرێتەوە و فەراغەکان پڕ بکرێنەوە و دەستەڵات بدرێتە هێزە سیاسیەکان
ئەگەر مەبەستیان بوو نوێنەرەکانیان بگۆڕن نوێنەرەکانیان بگۆڕن کایلخواان و ئەشکرێت دادگایەک قەناعەتی تۆ وایە قەناعەتی شخصی دوایە بەرامبەر کۆمسیۆنەکە یاخود یەکێتی نیشتیمانی کوردستانی ژەمان قەناعەتی جەنابتی هەیە بەرامبەر بە کۆمسیۆنەکە کە ئەدایەشی باشی هەبووە پێویستە متمانە جارێشکە بدرێتەوە بم کۆمسیۆنە بۆی کە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوو ئەنجام بدات. من پێم وان نییە یەکێتی نیشتیمانی کوردستانی شتێبینی لەسەر کۆمیسیۆنی باڵای سربەخۆ و ڕاپرسی هەبێت و من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دید و تێڕوانینی وایە کە ئەم کۆمیسیۆنە با بڵین توانیتی ئەرکەکانی خۆی لە ڕابردوودا جێبەجێ بکە و ئێمە من پێم وایە بەر لەوەی ئێمە قسە و گفتوگۆ لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن بکەین ئەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکەینەوە. هەلومەرجی سیاسی گەشەکردنی کۆمەڵگا گەشەکردنی دیموکراسی وا ئەخوازە یاسای هەڵبژاردن هەموار بکەینەوە بۆیە تا یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە من پێم وایە زەرور نییە قسە و باس لەسەر کارەکردنەوەی کۆمیسیۆن بکرێت. ئەمە بابەتێکی گرینگە و بابەتێکە پەیوەندی بە تەواوی تاکەکانی کۆمەلگایە بۆیە گرینگە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە. ئەوەی ئێمە ئەبینین خواستی زۆرینەی زۆری هێزە سیاسیەکان و تەنانەت خواستی شەقامیش لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنە. بۆیە گرینگە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و هەرێمی کوردستان دابش بکرێت بۆ چەند بازنەیەکی هەڵبژاردن و ناکرێت ئێمە لە عێراقدا کار بە سیستەمی فرەبازنەیی بکرێ بەڵام ئێمە با بڵین چەند هەنگاوێک بۆ دواوە بگەڕێینەوە پێمان وابێ یاسای هەڵبژاردن هیچ کەم و کوڕی تێدانی و ئەو هێزە سیاسی کە پێی وایە یاسای هەڵبژاردن کەم و کوڕی تێدانە تەمان ئەگەر بگریمان بە پارتی دیموکراتی کوردستان وەربگرین ئەگەر داکۆچی بکات لە سیستەمی یەکبازنەی تەسەوڕەکەم سیستەمی یەکبازنەی ئەو ئەتوانێت بە دەنجی پارێزگایەک معادلەی کورسی پارێزگاکانی تریش بگۆڕدرێت کە من پێم وایە ئەمە جۆرێک ناعەدالەتی لە هەرێمی کوردستان با بڵین بەرجەستە ئەکا بۆیە گرنگە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە. من بزانم کە هێزە سیاسیەکانیش مکڕن لەسەر ئەوەی کە ئەبێ سیستەمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بگۆڕێ و ئەو پاساوانەی ئەو پاساوانی کە دیهێنرێتەوە بۆ درێژەدان بە سیستەمی یەکبازنەی لە ڕاستیدا پاساوی مقنعکەر و لۆژیک نین بەڵکو با بڵین ڕەنگە زیاتر مەساڵحی حیزبی هێزێکی سیاسی وا لێکدانەوەکانی خۆی وا لە بەرچاو وا ببینێتەوە کە سیستەمی یەکبازنەی زیاتر لە مەسلحەتیدا بۆ ڕێژەی کورسەکانی زیاد بکە بەڵام ئەبێ ئێمە وەکو ئاماژەم پێکرد زۆرێک حسابی هاوسەنجی هێزە سیاسیەکانیش بکەین لە هەرێمی کوردستاندا کە بتوانین ئەو پەرلەمانێک کە ئێمە هەڵبژێنین ڕنگدانەوەی نوێنەرایەتی جوگرافی تەواوی شار و شارۆچکەکان بکە کە بتوانن نوێنەرەکانی خۆیان هەڵبژێن. کالوخمان لەسەر مەسلەی ینی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن درەنگە یاخود هێشتا کات ماوە بۆی کەم یاسای بتوانێت هەموار بکرێتەوە ئەگەر کات ماوە یاساکە هەموار بکرێتەوە ڕێگا یاسایی و قانونیەکان چییە بۆی کە یاساکە هەموار بکرێتەوە ئیلا تەوافقە و ئیلا سازانی نێوان لایەنەکانە یاخود نەخێر ئەمە پەرلەمان و دەنگی پەرلەمانتارانێک لایەکاتەوە ئەگەر دەنگی پەرلەمانتارانێک لایەکاتەوە هەندێک لایەن هەیە خۆی بە زۆری نازانێ ئەو کاتە لە نێو پەرلەمان چی لێدە مەسەلەی بەڕاستی ئەزانی پرسی هەڵبژاردن پرسێکی سیاسی نیشتیمانیە ئەمە قانونێک نییە تۆ بێی بە کەمینە و زۆری نەتێکی پەڕینی ئەم پرسە پەیوەندیدارە بە تەواوی خەڵکی کوردستان پەیوەندیدارە بە تەواوی هێزە سیاسیەکانی کوردستان لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک پرسی هەڵبژاردن یاسای هەڵبژاردن ناکرێت بە کەمینە و زۆرینە لە پەرلەمانی کوردستان تێپەڕێ ئەگەر حاڵەتێکی واڕوویدا ئەمە دۆخێکی ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان دروست دەکات کە ڕەنگە کەسمان خۆزگە بەم دۆخە نەخوازین بۆیە من پێم وانێ هیچ هێزێکی سیاسی حەقی ئەوە مافی ئەوەی هەیە کە حەقی ئەوە بەخۆی بدا کە بیەوێ یاسای هەڵبژاردن بە شێوازێکی زۆرینە هەموار بکاتەوە تەنها و تەنها ڕێگە چارە ئەوەیە یاسای هەڵبژاردن ئەبێ سازانی نیشتیمانی لەسەر بکرێ ئەبێ هەموو هێزەکان حسابیان لۆ بکرێت تەنانەت من لەگەڵ ئەومە ئەو هێزانەی کە تەنانەت کورسیشیان نییە لە پەرلەمانی کوردستان بەڵکو احتیبار بۆ ڕایاندا بدرێ بەڵام ڕایەکانیان لەسەر بنەمایەک بێت کە خزمەت بە پرۆسەی دیموکراسی و خزمەت بە پرۆسەی سیاسی ئایندەی سیاسی بکات لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەمە پرسیارێکی منطقیە بەڵام مەحقولە کە ئەگەر پەنا ببرا بەر ئەوەی کە بە زۆرینە و کەمینە ئەم پرسەیەک لاکراوە من پێم وایە ئەگەر پەنا ببرێتە بەر ئەوە دۆخێکی ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان ڕوئەدا کە ڕەنگە کەسمان خۆزگە بەم دۆخە نەخوازی من پێشم وانە هیچ هێزێکی سیاسی پەنا بۆ ئەم پرسە ببا بەڵکو لە ڕێکەوتنامەی سیاسی نێوان
یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە تەشکیلکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە کە پرسی هەڵبژاردن و دەستور پرسێکی سیاسی نیشتیمانیە بە سازان لە نێوان هەردوو هێزە سیاسیەکانەوە با بڵێن لە ڕێکەوتنامەی نێوان بزوتنەوەی گۆڕان و لە ڕێکەوتنامەی بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە کە پرسی هەڵبژاردن و دەستور دوو پرسی گرنگی نیشتیمانین و ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە سازان لە نێوان ئەو دوو هێزانەدا ئەو هێزانە و تەواوی هێزەکانی تریش بێگومان بکرێن بۆیە ئەمە لە ڕاستیدا پێویستی بە گفتوگۆ و سازانی نیشتیمانی هەیە لە نێوان سەرجەم هێزە سیاسیەکان بە شێوەیە کە هیچ هێزێک نەتوانێت هەژمونی خۆی لەم مەسلەیە ڕای خۆی لەم مەسلەیە بەسەر لایەکانیدا فەرزکە بەڵکو ئەبێت زۆرێک سازان لە نێوان هێزەکاندا بکرێت بۆی بگەینە سیغەیەک بە شێوازێک یاساکە هەموار بکرێتەوە کە خزمەتی پرۆسەی سیاسی و لە هەرێمی کوردستان بکات و بتوانین دەستەبەری زامنی پەرلەمانێکی کارا بکەین کە لە ئاستی ڕنگدانەوەی خواستی داوا و داخوازیەکانی خەڵکی کوردستان بێت. باشە ئێستا ئەوەی کە داواکاریە بۆ گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن یەکێتی و لایەنەکان داواکەن وەکو جەنابەت تەوزیحەدا لەسەری و ڕوونکردنەوەدا ینی هەڵبژاردنەکە فرەبازنەیی بێت و یاساکە لەگە سەردەمیانەدا بگونجێنرێ و لە ڕووی جوگرافیەوە مافی ینی ناوچەکان نەخورێت. ئەمە لایەنی یەکێتی و لایەنەکانی دیکە ئەی لایەنی بەرامبەر کە پارتی دیموکراتی کوردستانە یعنی وەر پێداگریەکە لەسەر یاسا کۆنەکە ئەگەر یعنی لە نێوان ئەم دوو داواکاری ئەم دوو بەرێدا دەرچەیەشی دیکە نەدۆزرێتەوە پێ وایە یاسای هەڵبژاردن وا بە زووی دەستکاری بکرێت یاخود هەموار بکرێتەوە و ئەگەر هەمواریش بکرێتەوە پێ وایە ئەو سیغەی کە هەمووی لەسەری ڕێکەون چ جۆرە سیغەیەگە بێ کاک لوقمان بەپێی ئەو زانیاریانی کە جەنابەت هەتە. وڵا لە ئێستادا ئەتوانم بڵێم دەرگای گفتوگۆ لە نێوان هێزە سیاسیەکان کراوەتەوە و گفتوگۆی جدی لەسەر بابەتی یاسای هەڵبژاردن ئەکرێت. من تاکی دەکەمەوە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسیەکانی تریش با بڵێن داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکەنەوە بە شێوازێک کە هەرێمی کوردستان دابەشی چەند بازنەیەکی هەڵبژاردن بکرێت من پێم وایە ئەمە بەر لەبەر چاوگرتنی بەرژەوەندی حیزبی نییە بەڵکو ئەیانوێت زۆرێک هاوسەنجی لە نێوان با بڵێن نوێنەرایەتیکردنی ناوچە جوگرافیە جیاوازەکان و پارێزگاکانی هەرێمی کوردستان بێتە دی بۆیە من پێم وایە هێزی بەرامبەریش کە کاتێک داوای ئەوە ئەکات کە کاتی یاسای هەمواری یاسای هەڵبژاردننی ئەوان پێیان وایە کە کات لە بەردەم نەماوە خۆی ماگەر بگەینە ڕێکەوتن من پێم وایە بە چەند ڕۆژێکە توانین یاساکە هەموارکەینەوە هەموارکردنەوەی یاساکە و خاڵەکانی ئەوەی کە داخوازی هەموارکردنەوەی لەسرە ڕوونە کە ئەکرێ هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنەی هەڵبژاردن و دوجار لێت ناشارمەوە کورسی پێکاتەکانیش خاڵی ناکۆچیە لە نێوان هێزە سیاسیەکاندا و شێوازی مامەڵەکردن لەگەڵ کورسی پێکاتەشدا یەکێکی ترە لەو خاڵانەی کە ناکۆچی لە نێوان هێزەکانی سەبارەت بە یاسای هەڵبژاردن من پێم وایە گەر تەنانەت ئیستیفتایەک بکەی لە ناو خەڵکی هەرێمی کوردستانیش بڕواناکەم خودی پێکاتەکان کە کورسیان لە پەرلەمانی کوردستان هەیە ڕازینین لە ئەدایی ئەوانەی باڵێن بەناو نوێنەرەکانیانن لە ناو پەرلەمانی کوردستاندا بۆیە ئەبێ پرسی پێکاتەکانیش و کورسی پێکاتەکان کە بوونی پێکاتەکان لە هەرێمی کوردستان یەکێکە لە لایەنە دراوشاوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و یەکێک لەو دەستکەوتانی کە ئەتوانم بڵێم هەموو لایەکمان شانازی پێیەکەین لە هەرێمی کوردستانەوەیە کە هەرێمی کوردستان زامنی مافی پێکاتەکانی کردیا کە مافی خۆیانە و بوونی پێکاتەکانیش کۆمەڵگای کوردی جوانتر کردووە بەڵام لەوە پەرلەمانی کوردستانیش 11 کورسی بۆ پێکاتەکان دیاری کردووە بەڵام لە ڕاستیدا چەند هەڵبژاردنێکە مامەڵەیەکی خراپ بە نوێنەرایەتی کورسی پێکاتەکانەکەین بۆیە ئەمەش جێگای گفتوگۆیەکە ئایا لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردندا چۆن مامەڵە لەگەڵ پێکاتەکانەکرێ ئێمە برامەسعیەکانمان هەن لە سلێمانیدا ئایا توانیتیان لە چەند خولی ڕابردوودا نوێنەرێک لە نوێنەرەکانیان بنێرن بۆ پەرلەمانی کوردستان ئایا برا تورکمانەکانی کفری توانویەتان نوێنەرێک لە نوێنەکانیان بنێرن بۆ پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی برا تورکمانەکانی کفری بکە ئایا کاکەیەکانی هەڵەبجە و گەرمیان توانیتیان نوێنەریان لە پەرلەمانی کوردستاندا هەبێت و ئایا برا تورکمانەکان و برا مەسیحیەکان و کلدو ئاشوریەکان لە هەرێمی کوردستان تەنانەت لە سنووری پارێزگای دۆک و هەولێر کە زۆرینەی کە ئەکسەر هەموو نوێنەرەکان لەوان پێکاتون ئایا ڕازین لە ئەدای نوێنەرەکانیان ئایا هێزێکی سیاسی نایە کادرێک حیزبیەکانی خۆی بەناوی پێکاتەکان
کاندید بکاو بیان نێریتە پەرلەمانی کوردستان و دواتریش لە ململانێ سیاسەکانی نێوان هێزە سیاسەکان بەکاریان بێنێ بۆیە ئەمانە هەموو پرسیاری جددین کە ئەبێ لە هەمواری یاسای هەڵبژاردندا کە هەرێمی کوردستان دابەشی چەند بازنەیەکی هەڵبژاردنەکرێ بێگومان ئەبێت کورسی پێکاتەکانیش دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکرێ ئەگەر بمانەوەی باشە کاگرخوان کە ڕێز لە داوا و داخوازیەکانی کە ئەم هەموو ئەگەر بمانە هەبێت ڕێز لە داوا و بەڵێ کە ئەم هەموو کەم و کورتیە هەبێت کە ئەم هەموو داوا و داخوازیە هەبێت ینی بۆ دادپەروەرانە هێنانەری دادپەروەری لە یاسای هەڵبژاردن و هەروەها لە کورسی کۆتاکان و لە کورسی جوگرافیای ناوچەکان و پاراستنی تەوازنی هێز ئیتر بۆ بێ ڕێگری بکرێت لەم بابەتە بەڕاستی ئەگەر مەبەستەکە ینی مەبەستێکی دیاریکراوی سیاسی نەبێت لە پشت ئەم بابەتەوە. جا من وەکو لە بیداەتی بەرنمەکە ئاماژەم پێدا کە ئەو پاساوانەی کە دەهێنرێتەوە بۆ درێژەدان بە لیستی یەک بازنەی بەڕاستی پاسای مقنعکەر نین و هیچ با بڵین هۆکارێکی مقنعکەری لە پشتەوە نابینین ئێمە کە ئایبینی کە با بڵین پێداگری لەسەرەوە کرێکا بێ هەرێمی کوردستان و سیستەمی هەڵبژاردننی یەک بازنەی وەکو خۆی بمێنێتەوە چونکە بۆ ئێمە ڕازی ئەبین لە هەڵبژاردننی پەرلەمانی عراقی هەرێمی کوردستان بکرێتە 12 بازنەی هەڵبژاردن بەڵام بۆ پەرلەمانی خۆمان ڕازی نەبین کە بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن بەڕاستی مە زۆر نامەنتقیە ئەوەی تریش ڕاستیدا ئەوەی کورسی پێکاتەکانیش ئەبێ هاوشێوەی فرەبازنەی بە هەمان شێوە کورسی پێکاتەکانیش دابش بکرێت بەسەر بازنەکانی هەڵبژاردن سلێمانی پارێزگای سلێمانی برا تورکمانەکانی لێنە برامەسعیەکانی لێ بە کورسیان بۆ دابدرێ لە دوهۆک هەیە لە هەولێر هەیە لە هەڵەبجاب پێکاتەی تر هەیە ئەبێ ئەمانە ڕێک بخرێنەوە بە شێوازێک کە نوێنەری پێکاتە دیاری کرد بتوانێت داکۆچی ڕاستەقینە لە مافی پێکاتەکان بکە نەک هێزە سیاسەکان و حەق بەخۆ من پێم وایە هێزە سیاسەکان حەق نییە ئەم حەق بەخۆ بدەن کە نوێنەری پێکاتەکان بەکاربینن ئەمە غەدرێکە لە پێکاتەکانەکرێت بۆیە باشترین بژاردە بۆ هەمواری یاسای هەڵبژاردن کردنی هەرێمی کوردستان بە 4 بازنەی هەڵبژاردن و دابشکردنی کورسی پێکاتەکانیشە کاگ لوقمان لەو دابشکردنی 4 بازنێدا ینی کورسی پارێزگاکان چۆن دەبێت وەکو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەبێت کە هەر پارێزگای و چەند بازنەیەک بووە کورسی پارێزگاکانیش دیاریکرااو بوو یاخود نەخێر ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان یاخود یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جیاوازە بێت مەبەسم ئەوە ینی بۆیە خەڵک ڕوون بێ لە لای کورسی هەر پارێزگایەک دیاریکراوە بێت لە دەستکاریکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا بڵێ تامان بەپێی ژمارەی دەنگدەرانی پارێزگاکان کورسیەکانی 111 کورسیەکە دابەشی سەر چەند پارێزگایەکەکرێ ئەمە بۆ ئەوەی جەخت لەوە ئەکرێتەوە کە هەرێمی کوردستان تەنها بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن بۆ ئەوەیە تەنانەت هێزە سیاسیە بچووکەکانیش کە ژمارەی دەنگدەریان کەمە بتوانن کورسی مسۆگەر بکەن مثلەن بۆ نمونە ئەگەر بەیانی لە هەولێر باڵێ منافەسە لەسەر 35-36 کورسی پەرلەمانی بێ کە ڕەنگە هێزێکی سیاسی ئەگەر ژمارەی دەنگەکانیشی کەم بێ بتوانانی کورسێک لە کورسیەکانی سنووری پارێزگایەک مسۆگەر بکەن نەک دابەشی 12 بازنەیان 8 بازنە زیاتر بکەیت بۆی ئەڵین 4 بازنەی هەڵبژاردن بۆی زامنی نوێنەرایەتی پارێزگاکان بکە و هەر پارێزگایەک بەپێی ژمارەی دەنگەکانی کورسیەکانی 111 کورسەکەی بەرەکە بێگومان بە کورسی پێکاتەکانیشەوە و بابەتێکی ترێ بەشێک لە هێزە سیاسەکان داوای ئەوە ئەکەن کە تەنانەت تۆماری پێکاتەکان تۆماری دەنگدانی تایبەت بە خۆشیانە بێ ئەمە شێکێکە لەو پرسانەی کە گفتوگۆی لەسەرەکرێ کە ڕەنگە ئەمە بۆ پێویستی بە سەرژمێریکردن هەبێت پێویستی بە جیاکردنەوەی تۆماری دەنگدەرێ ئەگەر بکرێت من پێم وایە ئەگەر بکرێت تۆماری دەنگدەرانی سەر بەخۆیان هەبێ باشتر ئەتوانن نوێنەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن نەک ئێمە بچین بە دەنجی هێزە تایبەتەکانەوە بتوانین کورسی پێکاتەکان بە شێوازێک لە شێوازەکان بۆ خۆمان مسۆگەر بکەین و کە دوجاریش با بڵین لە ململانی سیاسەکانی نێوخۆیمان بەکاری بێنین بۆیە ئەگەر بکرێت هێزە پێکاتەکانیش تۆماری دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێ لە حاڵەتی ئێستادا ئەگەر ئەمە نەکرا ینی لانی کەم کورسی پێکاتەکانیش دابەسی سەر پارێزگاکان بکرێکە ڕەنگە بتوانن باشتر با بڵین نوێنەرایەتی بکەن بابەتێکی تر هەیە کە ئایا سیستەمی هەڵبژاردن شێوازی با بڵین سیستەمی وەکو خۆی بمێنێتەوە ئایا نیمچەکراوە بێ کە یاخود تێکەڵ بێ بەشێک لە هێزە سیاسەکان پێیان وایە کە
با بڵێن سیستەمی هەڵبژاردن سیستەمێکی تێکەڵ بێ واتە 150 بەداخراو بێ 150 بە دەنگدانی ڕاستەوخۆی دەنگدەران هەڵبژێت ئەمەش بۆ پارێزگاریکردنە لەوەی کە بتوانرێت کۆمەڵک اختصاساتی جیاجیا بتوانرێت با بڵێن پسپۆڕی تایبەتمەندی جیاجیا لە بواری یاسایی لە بواری دارایی لە بواری هەندەسی بنێریە لە بواری با پزیشتی بنێریە ناو پەرلەمانی کوردستان وێ ڕای ئەوەی بتانی خەڵکی سیاسی و با بڵێن باڵادەستی و باڵادەستی نوێنەری سیاسیش بنێریە ناو پەرلەمانی کوردستان ئەمانەش ئەو بابەتانن کە گفتوگۆی لەکەن بەڵام پێم وایە خاڵی جەوهەری لەسەر با بڵێن خاڵی جەوهەری کە پێویستی بە گفتوگۆکردنە و تا ئێستا خاڵی ناکۆچی ئەوەیە لە نێوانی ئەوەی کەەوە هەرێمی کوردستان ئەکرێتە فرە بازنە یاخود بەیەک بازنەی هەڵبژاردنە بێنێتەوە. زۆر باشە کاک لوقمان ینی ئێستا بۆ نمونە لە ڕابردوو بینیمان ینی نێوانی لایەنەکان بەهۆی پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستانەوە تا ڕادەیەک گرژی تێکەوت و تا ڕادەیەک دۆخی هەرێمی کوردستانیش بەرەو دۆخێکی ناهەموار ڕۆیشت بەڵام ینی پرسەکەی من ئەوەیە ئێستا پێداگری بۆ پارتی دیموکراتی کوردستان بەوازەحی لەسەر یاسا کۆنەکەی هەڵبژاردن واروەها پێداگری یەکێتی و لایەنەکانی دیکە لەسەر هەمواری یاسا کۆنەکە و دابشکردنی هەرێمی کوردستان بۆ 4 بازنی هەڵبژاردن و دادپەروەری لە کورسی پێکاتە و لایەن و کۆتاکان و جوگرافیدا پێ دوایە ئەم دۆخە هاوشێوەی ینی دۆخی کاتی گفتوگۆکردن بێت لەسەر پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستان یاخود نەخێر ئەمە دوو بابەتی جیاوازن هەر کاتە و هەر بابەتە و وادە و گفتوگۆی خۆی جیاوازە. لە ئێستادا گفتوگۆی چڕ ئەکرێ لە نێوان هێزە سیاسیەکاندا و بە دیاریکراوی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە گفتوگۆکان بە چڕی دەست پێکردووە بۆ با بڵێن گفتوگۆکردن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ئێمە جەخت لەوە ئەکەینەوە یاسای هەڵبژاردنە بێ هەموار بکرێتەوە و بۆ ئەوی بتوانین فریا بکەوین هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و ئەمن ئەوەی کە ئەتوانم نیەتی حیزبەکەم پێ بڵێم نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکردنی لەمپەر و بربەست نییە بە هیچ شێوەیەک لە بەردەم هەڵبژاردندا بەڵکو ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە بتوانین یاساکە بە شێوازێک هەموار بکەینەوە کە لەگەڵ خواستی ئێستای سەردەمی کۆمەلگای کوردەواریمان بگونجێەوە لەگەڵ ئەو پێشکەوتنە سیاسیە کۆمەڵایەتیە تیەی دیموکراسی هەرێمی کوردستان بگونجێ ئەمە ئامانجی ئێمەیە بۆیە ئێمە بۆ ئەمە بەستا کەوتینە گفتوگۆ لەگەڵ فراکسیۆنەکان و لەگەڵ هێزە سیاسیەکانی تر تەسەوڕ ئەەکەم ئێمە ئامانجمان تاکی دەکەمەوە دروستکردنی لەمپەرنیە بەڵام جێبەجێوە درێژە پێدان و درێژە پێدانیش بە یاسا کۆنەکە من پێم وایە هەلومەرجی ئێستادا یاسا کۆنەکە ضرورەتێکی وای نەماوە بۆیە ئەو پاساوانی تاکی دەکەمەوە دێنرێتەوە بەرەو بە ئامانجی کارکردن بە یاسا کۆنەکە منطقی نییە مقنع نییە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە لە بەرژەوەندی پرۆسەی سیاسی نییە لە بەرژەوەندی یەکخستنی ناوماڵی کورد و با بڵێن هێزە سیاسیەکان نییە بۆیە ئێمە بەو پەڕی با بڵێن شەفافیەتەوە باسەوە ئەکەین کە یاساکە پێویستی بە هەموارکردنەوە هەیە و سەردەمی ئێستاوە ئەخوازێکە ئەم یاسای هەموار بکرێتەوە من پێم وانە ئەمە سەر بچێشێ بۆ قەیرانێکی سیاسی قوڵ چونکە من لە نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زانم ئامانجی ئێمە ڕێکەوتنە بەڵام ڕێکەوتن بە شێوەیەک وەکو باسەکەم بتوانین یاسایەک دەرکەین کە ئەم سیاسایە ڕنگدانەوەی خواستی هاوڵاتیان بێ و ڕنگدانەوەی نوێنەرایەتی دەستەبەرکردنی نوێنەرایەتی جوگرافی بێ و هەروە پێکاتەکانیش بتوانن نوێنەرەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن بۆ ئەوی داکۆچی لە مافەکانی خۆیان بکەن ئەمە ئامانجەکانە ئامانجەکان ڕوونە و سەبارەت بە کۆمیسیۆنی باڵی سەر بەخۆی هەڵبژاردنەکانیش ڕوونەتی دوو تێڕوانینمان کە ئەم کۆمیسیۆنە دامەزراوێکی نیشتیمانی ئەم دامەزراوە نیشتیمانی بێ دەستی پێوە بگیرێت و بە هیچ شێوەیەک بیر لەوە نەکرێتەوە ئەم کۆمیسیۆنە بە شێوازێک ڕێک بخرێتەوە کە خوانەکە هەیمەنەی حیزبێکی سیاسی تێدا باڵا دەست بێت تەنانەت بە خۆشمانەوە پێمان وایە بەڵکو ئەبێ ڕنگدانەوەی نوێنەرایەتی تەواوی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان بکە چونکە ئەمە سەرپەرشتی هەڵبژاردنەکە بێ هەموو سیاسەکان متمانەیان بەم کۆمیسیۆنە بێ ئێستا نوێنەری هەموو هێزە سیاسەکانی تێدایە بۆیە ئەم کۆمیسیۆنە بتوانرێن بە شێوازێک کارا بکرێتەوە کە پێکاتەکەی وەکو خۆی بمێنێتەوە تەنها فراغەکان پڕ بکرێنەوە دەسەڵاتیش بدرێتە حیزبە سیاسەکان ئەگەر ویستیان نوێنەرەکانی خۆیان بگۆڕن تاکی دەکەمەوە ئێمە نیەتێکی ڕوونە بە ئامانجی ئەوەیە کە بتوانین بە شێوازێک یاساکە هەموار بکرێتەوە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و بە هیچ شێوەیەک لەمپەر دروست ناکەین بەڵام کارکردنیش بە یاسا کۆنەکە ضرورەتی نەماوە هەندێک لە دوای بەتایبەتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق
ینی هەندێک لایەنی دیکە هاتوونەتە نێو ساحەی هەرێمی کوردستانەوە ئەی دەنگیان هێناوە کورسیان هەیە ئەم لایەنانە لە ئێستا ینی ئێمە جۆمان لێبوو لە ماوەکانی ڕابردوو داوایانە کرد کە ئەوانیش ینی نوێنەرایەتیان هەبێت لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ئێوە وەکو فراکسیۆنی یەشێتی و بە دیاریکراوی وەکو یەشێتی نیشتیمانی کوردستان تا چەند لەگەڵ ئەو دەنگانن تا چەند لەگەڵ ئەو لایەنانن کە ئەوانیش مافی خۆیانە کە ئێستا بوونەتە خاوەنی کورسی بۆ نمونە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە هەرێمی کوردستانی ژەگە هەڵبژاردن بەڕێوە بچێت دیارە بەپی سنگ و قورسایی ئەو دەنگانی کە هێناوێنە لە عراق لە هەرێمی کوردستانیش دەیهێنن پێتان وایە دەبێوانیش نوێنەریان هەبێت لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستانە ینی لە کاتی دەستکاریکردن یاخود دەنگدانەوە بۆ کۆمیسیۆنە وەک ئاماژەم پێکرد ڕێخستنەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئێمە ئامانزمانەوەی ئەم کۆمیسیۆنە وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی بمێنێتەوە بۆیە ئەگەر هێزێکی سیاسی تازە کورسی پەرلەمانی هەبێ نوێنەرێک بەشدار بکات لە دەستەی باڵای کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکاندا ئەمە ڕێگری نابێت بەڵام بیر لەوە بکەینەوە سەر لە نوێ ئەم کۆمیسیۆنە جارێکتر لەسەر بنەما و ئیستحقاقی هەڵبژاردننی ساڵی 2010 بەسەر هێزە سیاسیەکاندا دابش بکرێتەوە ئەمە پێمان وایە ئەمە خزمەت بە پرۆسی سیاسی ناکە ئەمە خزمەت بە دەستگرتن بە کۆمیسیۆنێکەوە ناکە کە لە ئێستادا وەکو باس ئەەکەم تاکە دامەزراوەی نیشتیمانیە کە هیمەنی حیزبی تێدا باڵات ینی و ئێمە بۆی ئێمە ڕێگرنین لەمان لێرە بوو وەسێنم ینی هێزێکی تا وازەح بێت ینی یەکێتی وەلایەنەکانی دیکە دەیانەوێت لەسەر استحقاقی هەڵبژاردننی 2010 دابش نەکرێتەوە ڕوونتر قسەت بۆ بکەم ئێمە ئەمانەوێ ئەم کۆمیسیۆنە ئێستا وەکو خۆیتی وەکو خۆی بمێنێتەوە ئەگەر هێزێکی سیاسی تازە کورسی پەرلەمانی هێناوە بۆ نمونە بە ناو بدەین ئەگەرنەوەی نوێ بە نوێنەرێک لە نوێنەرەکان بەشداری کۆمیسیۆنەکە بک من پێم وایە ئەمە زیانی نابێ بۆ پێکاتی کۆمیسیۆنەکە بەڵام ئێمە بین سەر لە نوێ بەپێی کورسی پەرلەمانی نوێنەرانی ئەنجومەنی کۆمیساران دابش بکەین بێگومان لەم حاڵەتە دەبێت زۆرینەی بدێ هێزێکی سیاسی منطقیشی تێدا نیە تۆ کۆمیسیۆنێک کە سەرپەرشی هەڵبژاردنێک بکە لە پەرلەمانی کوردستان زۆرینەی نوێنەرەکانی هێزێکی سیاسی بێ ئێمە ئەمە کەی زامنی هەڵبژاردنێکی پاک و بێگردەکە کە ڕەنگە لایەنەکان متمانیان بەوە نەبێ بەشداری هەڵبژاردن بکەن لەم حاڵەتەدا بۆیە لە هەموو وڵاتاندا لە هەموو دنیادا کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان کۆمیسیۆنێکە یا خەڵکانی تەکنۆکرات و بێلایەن ئەبن دایان بنەی سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکەن کە پێم وایە تەسەوڕەکەم لە هەرێمی کوردستاندا ئەو شێوازەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە ساڵی 2014 لەسەر پێکات ئەم بنەمایەکی خراپ نەبوو ڕاستە نوێنەری هێزە سیاسیەکانی تێدا بەڵام ئەم نوێنەرانە ئەتوانن بەیەکەوە تەوافق بکەن لە حاڵەتێکدا ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگەرد کرا بۆیە ئەم کۆمیسیۆنە بە شێوازێک بێت تاکی دەکەمەوە ئەم شێوازێک کە ئێستا هەیە دوو پرۆسی هەڵبژاردننی کردووە پرۆسی ڕاپرسیەکە و پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوو پرۆسی سەرکەوتوو بووە و کۆمیسیۆنەکە تێیدا سەرکەوتوو بووە بۆیە ضرورەتی جارێشتر لە بەریەک هەڵوەشانەوە و ئیستحقاق دابشکردنەوە لەسەر بنەمای کورسی پەرلەمانی کارێکە خزمەت بە پرۆسی دیموکراسی ناکە ئامانجەکەی ئێمە مەبەستەکەی من لەو نقطەیەوە بڵین بۆی ئەم کۆمیسیۆنە ڕێگر نابێ هێزێک ئەگەر 4-5 کورسی پەرلەمانی هەبێت نوێنەری لە تەنانەت نوێنەری بۆ ئاگدار نوێنەری پێکاتەکانیە نوێنەری برامەسیەکانی تێدا ئەنجومەنی کۆمیساران نوێنەری براتروکمانەکانی تێدا ئەنجومەنی کۆمیساران بۆیە ئەم کۆمیسیۆنە ڕنگدانەوەی نوێنەرایەتیکردنی وێڕای هێزە سیاسەکان ڕنگدانەوەی نوێنەرایەتیکردنی پێکاتەکان و پێکاتەک جیاوازەکانی کۆمەلگای کوردەواریشی تێدایە بۆیە ئەمە من پێم وایە دەستی پێوە بگیرێت و متمانەی پێ بدرێتەوە و ئەگەر هێزە سیاسەکان ویستیان نوێنەرەکانیان بگۆڕن ئاسایی بێگۆڕانکاری و ئەگەر فراغێکی شەیە و با بڵین فراغەکان پڕ بکرێنەوە زۆر باشە ئەمە ینی ڕای لایەنە سیاسیەکانەوە ڕای فراکسیۆنە جیاوازەکانی ناو پەرلەمانی کوردستانە هەم لەسەر بابەتی کۆمیسیۆن و پرۆسەی یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەمێ ینی ڕای جەنابەت دووەر بگرم لەبارەی ئەوەی کە لایەنی دادوەری لە هەرێمی کوردستانە ینی چی ئەڵێ لەسەر ئەم بابەتە پرسوڕاتان پێکردوون و هەروەها ئەو کەسانی کە شارەزان لەم بوارەدا بە تایبەتی لە بواری یاسای هەڵبژاردن ینی ڕای ئەوانتان وەرگرتووە و ئەوان ینی ڕای خۆیان هەیە لەم بابەتەدا و ئەگەر ڕایان هەبوو بۆ نمونە بە دیاریکراوی سەرجەم لایەنەکان و ئەگەر جەنابەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پرسیارەکە بۆ جەنابەت بێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای ئەو لایەنانە بە هەند وەرەگرن بە تایبەتی لایەنی دادوەری و هەروەها دادوەران لە هەرێمی کوردستان
پرسی هەڵبژاردن وەکو من ئاماژەم پێکرد پرسێکی سیاسیە و پەیوەندیدارە و پرسێکی نیشتیمانیشە پەیوەندیدارە بەو هێزە سیاسیانەی کە بەشداری ئەکەن و کورسی دێنن بێگومان ئەم ئێستا گفتوگۆ لە نێوان هێزە سیاسیەکانە کرێەوە گفتوگۆش لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە کرێت تامان فراکسیۆنەکانیش نوێنەراتی هێزە سیاسیەکانی خۆیانەکەن بۆیە ئەکرێت لە بە شێوازی داڕشتنی یاساکە ڕای یاسان ئاسان وەربژیرێ بەڵام تاکو ئێمە ئەگەینە ڕێککەوتنێک لەسەر شێواز و سیستەمی هەڵبژاردن ئەمە بابەتێکە پەیوەندی بە هێزە سیاسیەکانەوە بۆ داوای سفرە باز ناکرێ ئێمە ئازانین لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکاندا جیاوازیە بێت بۆ نمونە لە پارێزگایەک ڕەنگە بەیانی ئەگەر سیستەمەکە یەک باز نەبێ لە پارێزگایەک ڕەنگە ڕێژەی هەڵبژاردن سەدا سی خەڵکی ئەم پارێزگایە بەشداری هەڵبژاردن بکە ڕەنگە لە پارێزگایشتر سەدا هەفتا بەشداری بکە ئەم سەدا هەفتایە حەقی سەدا سێکەشە خوا ئەگەر یەک باز نەبێ و تۆ ئەتوانی بە دەنجی پارێزگایەک کورسی پارێزگاکانی تریش مسۆگەر بکەیت کە هەر وەکو ئێستا ئەو واقعی لە ناو پەرلەمانی کوردستاندا هەیە پارێزگا هەیە بە حدێک نوێنەرەکانی هەنا نوێنەری هەندوو نیوی ئیستحقاقی پارێزگاکەی خۆینی ئەگەر کورسی پارێزگای بەسەدا دابش بکرێت لە دابشکردنی کورسە مەترسیەکی گەورەشە بۆیە ئەبێ ئێمە شەرم نەکەین لەوەی نەیشارینەوەی ڕاکانی خۆمان نەشارینەوە بەڕوون و ڕەوان ڕاکانی خۆمڵێ ئەوەی ئێمە باسیەکەین بۆ مەسلحەتی حیزبەکەی خۆمان نییە کە ئەگەر بیر لە بەرژەوەندی حیزبەکەی خۆشمان بکەینەوە ئەمە شەرمی تێدانی و نەنجی نییە بەڵام ئەمە بۆ هێنانەکەی دادپەروەریە نەخێت چکە لایانی بەرامبەرەوە تا هەربیر لە خۆی کاتەوە بیر لە بەرژەوەندی خۆی و لە پاراستنی ئەو زۆرینەی کە ئەو ناوی ناوە زۆری نەدەکاتەوە بەڵێ ناکرێ ئەم زۆرینەیە بەم شکڵەیە بەردەوام بێ ئەگەر بەیانی لەسەر بنەمای دابشکردنی کورسی پارێزگاکان و لەسەر بنەمای چوار بازنەی هەرێمی کوردستان هەر هێزێکی سیاسی چەند کورسی هێنا و مسۆگەری کرد پیرۆزی بێ ئەمە ئیستحقاقی خۆیەتی و مافی خۆیەتی بەڵام بتوێ بە دەنجی ناوچەیەکی دیاری کراو با بڵین هاوسەنجی هێز لە هەرێمی کوردستان بگۆڕی و هاوسەنجی ناو پەرلەمانی کوردستان بگەڕ ئەم پێم وایە ئەمە لە ڕابردوو کراوە بووە و نەعەدالەتیش بووە و غەدریشە لە دەنگدەری هەرێمی کوردستانەکرێ بەر لەوەی غەدر لە هێزە سیاسیەکان ینی ئەگەر غەدر بێ ڕێگە نەدرێ بەمە بەڕاستی کاک لوقمانیانی ئەمە واقعەکەی بۆیە ئەبێ لەسەر ئەم پرسە لە بەسەر ئەم پرسە بوەستین و پێداگری بکەینەوە منطقیشی تێدا نیە تۆ لە عێراق ڕازی بێ کە وڵاتێکە بێت لە چوار پارێزگای تو بە 12 بازنەی هەڵبژاردن کە بەڵام بۆ خۆت پێت ڕەوانە بێ بە چوار بازنا بەشداری سیستەمی هەڵبژاردن ڕێک بخەیەوە بۆیە ئەمە پرسێکی گرنگەوە من پێشم وایە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسیەکانی تریش داوایەکەن ئەمە بابەتێکە لە بەرژەوەندی پرۆسەی دیموکراسیە لە جوانکردنی پرۆسەی دیموکراسیە و لە بەرژەوەندی پرۆسەی سیاسیشە لە هەرێمی کوردستاندا کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان خودی خۆی وەکو لایەنێکی سیاسی بە هەژمون لە هەرێمی کوردستان یعنی هیچ پرۆژەیشی نوێی نییە بۆ ئەم بابەتە تەنها ئەوەیە کە جەنابەت ڕوئیاکانت گەیان و ئەوەی کە وازەحە لەسەری یاسای هەڵبژاردنەکەی دەستکاری بکرێ بەو شێوازەوە کۆمیسیۆنەکەش بە هەمان شێوازی خۆی ئەگەر نوێنەرەکان هەر لایەنێک ویسی بگۆڕێت هیچ ینی نەخشەڕێگەیشی دیکەی نیە غێری ئەوە نەبێت ئێمە بە تەنها لە یەکێتی نیشتیمانی کوردستان قرار نادەین تاکی دەکەمەوە بابەتی هەڵبژاردن پرسێکی نیشتیمانیە ئەمە سازانی هێزە سیاسیەکان پێوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای هێزە سیاسیەکان بە هەند وەرەگرێەوە ڕێز هەموو ئەو بیر و بۆچین و ڕایە جیاوازانە ئەگرێت کە دەرئەبڕێن بەڵام گرنگەوەیە دوزار بگەینە سیغەیەک کە خزمەت بە پرۆسەی دیموکراسی بکات لە هەرێمی کوردستاندا و لەگەڵ هەلومەرجی گەشەسەندنی پێشکەوتنی دیموکراسی و کۆمەڵایەتی سیاسی هەرێمی کوردستان بگونجێت و دوزاریش خزمەت بە پرۆسەی سیاسی بکە و بتوانانی سیمایەکی حکومڕانیەکی جوان سیمایەکی دیموکراسی و شێوازێکی حکومڕانیەکی جوان پیشاندەی لە هەرێمی کوردستاندا ئەمە بەوە ئەکرێ تاکی دەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێز لە ڕای هەموو هێزە سیاسیەکانەگرێ و دوزار کامڕا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو ئەم ڕایە پەسەند دەکەن و ئێمە پێمان وایە لە هەلومەرجی ئێستادا سیستەمی فرەبازنەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرژەوەندی پرۆسەی سیاسیە و لەگەڵ ئەو پێشکەوتنە دیموکراسیە و سیاسیە و کۆمەڵایەتێکە لە هەرێمی کوردستاندا هەیە باشتر ئەگونجێ لە سیستەمە کۆنەکەی کە یەک بازنێ لە ئێستادا کە ئەم گفتوگویانە ئەکرێت لەسەر پرۆسەی ینی گۆڕینی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود هەموارکردنەوەی یاساکە واروەها متمانەدانەوە بە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان
هەمومان نەزانین ینی معلومە ئەم جەنابەت هەم لای ئێمە و هەم لای خەڵکی هەرێمی کوردستان ینی گفتوگوی چڕ هەیە لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێوان یەکێتی و پارتی کە دەیانەیە کۆدەنگژێک لە هەرێمی کوردستان دروست بکەن بۆ مەبەستی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی لەگەڵ لایەنە سیاسی عراقیەکانە. پێ دوایە ئەو گفتوگویانی نێوان بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ مەسەلەی بەغدا هیچ پەیوەندیشی هەیە بە سازان و لێک نزیکبوونەوە و ڕێککەوتن لەسەر ئەم مەسەلە هەستیارەکە لە هەرێمی کوردستان دەگوزارێ. مەبەسەکەی من ئەمەوێ بەو شێوەیە کە ئەمێ بگەینمە جەنابەت، یعنی یەکێتی ئەگەر لە بەرامبەر مەسەلەیەک لە بەغدا سازان بکە لەگەڵ پارتی لە بەرامبەر مەسەلەیەک لە هەرێمی کوردستان یاخود تەنازوو بکە لە هەندێشت شتیوا بێت ئەگەر یەکێتیەوە بکات پێدوانیە تا ڕادەیەک تۆزێ نیشانێکی پرسیار دروستە بێت لەسەری. پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو سازانێکەکە ئەگەر لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێت. باڵێ. و من ناتوانم لێرە لە زیاتی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچێتە گفتوگۆوە وەفدی دانوستانکاری خۆمان هەیە، ئەوان قەرار بڕیار بەدەستن بۆ ئەوەی کە چۆن مامەڵاکان و چۆن ئەگون ڕێکەوتن. بەڵام ئەوەی کە نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە ئێمە لە بەغدا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و تەواوی هێزە سیاسیەکانی تر کە کورسی پەرلەمانیمان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەبێ وەکو کورد وەکو یەک تیم داکۆچی لە مافە دەستوریەکان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بکەین بۆیە یەکریزی گەلی کورد، یەکریزی خەڵکی کوردستان لە بەغدا بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر زۆر گرنگەوە. لە ڕابردوشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی یەکریزیدا قوربانی زۆر زۆری داوە و من دڵنیاش دەکەم لە داهاتوشدا لە پێناوی یەکریزی گەلەکەمان و لە پێناوی دەستەبەرکردنی مافە دەستوریەکان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان هەر قوربانی دانێکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سڵی نەکردو قوربانی لە پێناودا، چونکە لە لای دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسلحەتی میلەتەکەمان لە سەروی مەسلحەتی و بەرژەوەندی حیزبەکەمانە. بۆیە ئێمە لە پێناوی با بڵین چارەسەرکردنی کێشەنەتەوەیەتەکان و کێشەنەتەکان و مافەکانی خەڵکی کوردستان بێگومان لە نێو خۆماندا هەموو هەوڵێکە دەین بۆ ئەوەی کە بە یەکگرتووی بچینە بەغدا. بەڵام ئەوەی کە پەیوەندیدارە بە پرۆسەی سیاسی ناو هەرێمی کوردستان و یاسای هەڵبژاردنەوە ئەو ڕوونکردنەوەی کە پێشتر من ئاماژەم پێدا ئەمەیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان، چونکە ئێمە هەمومان ڕازی بووینە کە بە شێوازی فرەبازنە بەشداری هەڵبژاردننی عراق بکەین و گلەیشمان نەبوو ڕازی بۆ ڕەزامان بووینە و کورسیش بەدەستاتوە بۆیە ڕازبین بۆیە ڕازی ناوین. بۆیە ئەمە هیچ پاساوێک هەڵ ناگرێ ئەمانە بخەینە بەدیل یەکتر و ئێستا گفتوگۆی چڕ ئەکرێت لەسەر ئاستی جیاجیا. ئێمە مەحکومین لەم وڵاتەدا هێزە سیاسیەکان بەیەکەوە بین، بەیەکەوە خزمەتی خەڵکی خۆمان بکەین و ئەو قۆناغە سەختەی کە ڕوبەڕووی وڵاتەکەمان و هەرێمەکەمان بیتەوە بەیەکەوە تێیپەڕینین و کۆمەڵێک پێشهات و گۆڕانکاری چاوەڕوانەکرێت کە ڕوو لە وڵاتەکەمان بکە، ڕوو لە عراق بکە، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە، لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بێ خۆمان یەک و یەکگرتوو بین، تەبابین، کێشە سیاسیەکانمان لە نێو خۆماندا چارەسەر بکەین. بەڵام ئەوەی پەیوەندیدارە بە یاسای هەڵبژاردنەوە ئەمە پرسێکی دیموکراسیەوە، ئەمە پرسێکە کە ئەبێ کام یاسا زیاتر دەستەبەری دیموکراسی ئەکات ئەبێ ئێمە پێداگری لەسەرەوەی بکەین. بۆ من پێم وایە سازشکردن لەسەر هەموار یاسای هەڵبژاردن، سازشکردن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان با بڵین یاسایەکی سەردەمیانەی هەبێ من پێم وایە هیچ پاساوێک هەڵ ناگرێت، ناکرێمە بە هیچ شێوەیەک سازش لەسەر مەسەلەی فرەبازنەی لە هەرێمی کوردستان و وا هەڵبژاردنی نوێنە ڕاستەقینەی پێکاتەکان بکەین. ئەمە پاسا هەڵ ناگرێ بۆ بابەتی تراکرێ لە تۆ با بڵین ئەگەر لە پێناوی مەسلحەتی میلەتەکەت بی وەزارەتێک کەمتر وەربگری لە بەشی خۆ حکومی کەمتر وەربگرێت تەنازولکە ئەمە گرفتی تێدانە. بەڵام بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا تاکید دەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامانجی سازان وەکو باسم کرد لە ڕێکەوتن نامەی سیاسی هاتووە پێشووتریشمان ویستە ئەم یاسانە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بۆیە ئەبێ سازانی لەسەر بکرێ و سازانیش بە شێوازێک بکرێ ئەگەر یاسایەکی سەردەمیانە بێ. من ئومێدوارم بگەین بە ڕێکەوتن. ئێستا گفتوگۆکان بە چڕی ئەکرێن بێگومان لە نێوان یەکێتی و پارتی و نێوان پارتی و گۆڕان لە نێوان یەکێتی و گۆڕان لە نێوان یەکێتی و کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی یەکگرتووی ئیسلامی منەوەی نوێ هەموو هێزە سیاسیەکانی تر تەنانەت ئێمە ڕا لە دید و بۆچوونی هێزە سیاسیەکانی تری شەگرین کە کورسیشیان نیە لە پەرلەمان و لەگەڵ پێکاتەکانمان خوشک و براکانمان لە پێکاتە جیاوازەکان، بەڵام ئەو شەڕی ئێمە بۆ پێکاتەکانەکەین و خۆشیان تێئەگەن کە سەرنجام شەڕەکەی ئێمە بۆ مەسلحەتی وانەوە ئەوانەتوانن لە سای ئەم سیستەما نوێنەرایەتیەکی ڕاستەقینە بۆ خۆیان هەڵبژێن. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک لوقمانوەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سۆدەکارمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما میوانمان. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز دڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا
خۆتان لەگەڵ.